تابت بە کۆڕۆنا وەک پێشتریش ئیشارەتمان پێداوە لەناو شەپۆلی چوارەماین و ئێمە لەناو هێڵی سوورین بۆیە داوا لە هاوڵاتیانمانەکەینەوە کە بەردەوام بن لە خۆپارێزی و بەردەوام بن لە ڕێکارەکانی خۆپارێزی بۆ خۆیان و بۆ هاوڵاتیان و دەوروبەریان و لەگەڵ وەرگرتنی ژەمەکانی ڤاکسین چووکە تاکە ڕێگەیە بۆ ئەوەی کە مەترسی حاڵەتی خەتەرناک و گیانە دەستدانیان لە توشبوون بەم جۆرە نوێی کۆڕۆنا بپارێزن. تا ئێستا باشە و هیواداریم ڕێژەی توشبووان ئەو نەبێت کە ئێمە بەڕاستی بۆکو جارەکانی پێشوو کاربگاتە ئەوەی کە توانە و ئیسیعابی بێد و سەریری نەخۆشخانەکانمان کەمتر بێ لەو ڕێژەی کە توشبووان هەیە و نەخۆشخانەهەلەکان تا ئێستا باشترە لە جاران ینی بۆ شێوازنێک کە بڵم شوێنمان نییە کەسێک زۆر چاوەڕێ دەکا هیواداریم بەم شێوازە بێنێتەوە بەڵام بۆ خۆتان نەزان لەگەڵ زیادبوونی ڕێژەکە و بەردەوامبوونی ڕێژەی توشبووان بە هەمان شێواز ڕێژەی ئەو حاڵەتانی کە حاڵەت تونتر دەبن و پێویستیان بە ئێنەیان ڕەکەزە و قاوش هەیە زیاد دەکات.